عزیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شەماڵ عەلیم و جاریشکە خۆشحاڵم بەوەی ئازیزەکەمەوە لە بەرنامەیەکی تری دیالۆژی هیوایە. بەرنامەی ئەم جارەمان سەبارەت بە جوڵانەوەی کارگەری و سۆشیالیستی ئەمریکایە. دیارە من ئەم بەرنامەیە زووتر و کاتی یەکی ئایا پێم خۆش بوو ئەنجامی بدەم، بەڵام ئێستاش لەو زنجیرە بەرنامانەی کە بڕیارمان ناوە سەبارەت بە جوڵانەوەی کارگەری و بە سەبارەت بە ڕێخستن و سەبارەت بە شێوازەکانی ڕێخستنی جوڵانەوە ناڕزایەکان بیکەین لەو چوارچێوە لەو زنجیرەیە جێگەی خۆی ئەگرێ و کۆمەڵێک زانیاری گرنگیش ڕەنگە بە ئێوەی ئازیز ببەخشێ، بە بینەرانمان ببەخشێ کە جێگای سوود وەرگرتن و بەکارهێنان بێ لە خەبات و هەڵسوڕانێکی ڕۆژانەیە کە ئەنجامێدەن. بیرم ناچێ بەرلۆی بەرنامەکە دەست پێ بکەم، داوا لە ئێوەی ئازیز بکەم کە کەناڵی یوتیوبی هیوا سەبسکرایب بکەن، لایکی ڤیدیۆکان بکەن لە ڕێگەی خۆتانەوە لە ڕێگەی سۆشیال میدیاوە پەخشی بکەن و هاوڕێیان و دۆستانی خۆتان ئاشنایانتان بەم کەناڵە ئاشنا بکەن و کارێ بکەین کە فراوانترین ژمارە لە بینەران ئەم بەرنامانە ببینن. ئەچمە سەر بەرنامەکە و من بۆ ئەم گفتوگۆی ئەمڕۆ بۆ ئەم باسی ئەمڕۆ کە تۆماری یەکەم میوانێکی عزیزم لەگەڵە لە ئوستورالیاوە عامر ساویر. عامر بەخێراتی. سپاس دەکەم بژی هاوڕێشەمەوە. زۆر بەخێراتی و خۆشحاڵم کە بۆ ئەم بەرنامەیە میوانداری ئێمەت قبول کرد. ئومێدوارم بتوانین بە هاوکاری تۆ تیشە بخەینە سەر جوڵانەوەی کارگەری و سۆشیالیستی ئەمریکا. دیارە من ئەوە بە بینەران بڵێم تۆ لە ئوسترالیاژی، بەڵام بایەخێکی زۆرت داوە بە ئەم جوڵانەوە کارگەریە لە ئەمریکا بە مێژووەکەی بە ئێستاکەی کە لە زۆر لایەنەوە من وازانم تەنانەت هاوڕیانێکە لە ئەمریکای خودت لە کەنەداژەشین من کەسم نەبینەوە باندازەی تۆ فۆکوسی لەسەرم بابەتە بێ کە دیارە کارێکی زۆر باشەکەی و چەند وتار و بابەت سەبارەت بەمانە بڵاو کردوتەوە و لە چەند جێگاوە هەوڵی تەرجمەکردنی باس و بابەت داوە سەبارەت بەمە. زۆر بەخێراتی. منیش سواس دەکەم، سواس بۆ ڕێخستنیم دەرفەتە و سڵاوی زۆرم بۆ تەواوی بینەرانی کەناڵی هیوە. هەر بژی. ئامر لەمەوە دەست پێ بکەین. من بینیم کە تۆ وتارێکت سەبارەت بە مێژووی جوڵانەوەی کارگەری سۆشیالیستی لە ئەمریکا نووسیوە، چەند لایەنێکت دەرخەستووە کە بۆ گەلێک لە چاودێران و گەلێک لەوانی کە لە ناو جوڵانەوەی کۆمونیستی و کارگەریان بیانی زۆر ڕۆشن نەبوو. ئازانی کە لە جوڵانەوەیشی کارگەری لە ئەمریکا وجودی بۆ زۆر بەهێز بۆ ئەوانە لە هەما کات شازانی کە مەسەرەن وشەی سۆشیالیزم و کۆمونیزم چەندێک لەوێ بڵێن بێزراو کراوە یا بە جۆرێک قەدەق کراوە بە جۆرێک مەسەلەن وەکو شتێکی یاساگی لێکراوانە، بەڵام کەسێک لە ئێمە زۆرێک لە ئێمە مێژووەکەی ئەم پرۆسیسەی نەزانیوە. تۆ لە وتارەیەمانەت باس کردووە، پێم خۆشە لێرەوە بچینە سەر ئەم بابەتە و لەم دەواازەیەوە واردی ئەم باسە بین لەسەر جوڵانەوەی کارگەری ئەمریکا. من پێم خۆشە سەبارەت بە سەرەتای ئەم سەدەی ڕابرد و سەدەی بیست و ئەوانە بکەین کە ئایا جوڵانەوە کارگەر لە چه ئاست و مستەوایەک لە چه هێزێکا بوون و چۆنی گوشار و فشاریان بۆ سەرمایەداری ئەمریکا هێنابوو. بەڵێ، ئەگەر وابێ دەست پێ بکەم لەو ئەزمە گەورەی کە سیستەمی سەرمایەداری لە ئۆکتۆبری ساڵی 1929 دەستی بەسەریا هات کە ئەزمەیەکی زۆر قوڵ بوو، تەنانەت لەمەی کە 2008 و لەم ئەزمەی کە ئێستاش بۆی کۆڤیدەوانێ نظامی سەرمایەداری تایەتی زۆر قوڵتر و گەورەتر بوو. هەر لە زمانی ئینگلیزیە بە گرێت دیپرێشن ناسراوە لەبەرەوەی ئەزمەیەکی زۆر قوڵ و فراوان و بێوێنەی بوو کە تووشی نظامی سەرمایەداری بوو. دیارە هەر بەردەوام کە نظامی سەرمایەداری تووشی ئەزما بێت، باجەکەی کرێکاران و زەحمەتکێشانەی دەن. سیستەمی سەرمایەداری چینی بۆرژوازی بەردەوام باجەکەی هەوڵەدا وا بە شێوەیەک بشکێنێتەوە کە باجەکەی چینی کرێکار و زەحمەتکێشانی کۆمەلگا بیدن. لەو کاتەشدا لە ئەمریکادا دیارە باسی ساڵی 1929 کەین، لە پێشتر لە ساڵی 1970دا لە رووسیا شۆڕشی ئۆکتۆبەر ڕووی داوە
لە ساڵی سیەکانە لە ئەمریکادا بزوتنەوەی کرێکاری ناڕزایەتی کرێکاری ئەنی شەپۆلیەدا لە ئەمریکادا بەردەوام ڕۆژانە لە تەواوی شارەکانی ئەمریکادا کرێکاران مانیانە گرت، خۆپشاندانیانە کرد، داوای حەق دەستی زیاتریانە کرد، باشترکردنی هەلومەرجی کارکردنیانە کرد. بۆ خۆشببختی لەو کاتەدا کەم مەسەلەن ئەمەزمە قوڵەهات چینی کرێکار خۆی ڕێکخراو کردبوو، چ لە حیزبی سیاسی خۆیدا و چ لە نقابە کرێکارەکانی خۆیدا. نقابەیەکی گەورەی هەبوو کە زۆربەی نقابە کرێکارەکانی ئەمریکای لەو سەردەمەدا لە خۆی گرتبوو بە CIO ناسرااو بوو کە ئینداستریال کۆنگرس ئۆف ئینداستریال ئۆرگنایزیشن CIO لە هەمان کاتدا سێ حیزبی گەورە و فراوانی کۆمونیستی و سۆشالیستی هەبوو کە حیزبی کۆمونیستی ئەمریکا بوو، حیزبی سۆشالیستی ئەمریکا بوو و حیزبی سۆشالیستی کرێکاری ئەمریکا بوو. کە مەزمەیە ڕوویدا چینی کرێکار بۆ وەڵامدانەوە بە مەزمەیە زیاتر خۆیان ڕێکخراو کرد، بە لێشاوی زیاتر بوون بە ئەندامی نقابە کرێکارەکان بوون بە ئەندامی هەریەک لەم حیزبە سیاسیانە ئەندامانی ئەم ڕێکخراوانەوەم حیزبە سیاسیانە دەیان قاچووە سەرەوانێ. ئەمە وەڵامێکی گونجاو بوو لەو کاتەیە چینی کرێکار بەردەوام ئەگەر خۆی ڕێکخراوە بکات ئەتوانێت ئەو وەزمەی ئەو هێرشەی کە بورژوازی بۆ یەکا بەرپەرچی بداتەوە و داخوازیەکانی خۆی بەسەر بورژوازیە بسەپێنێ. دیارە لەو کاتەدا لە ساڵی 1932 ڕۆزڤیلت بوو بە سەرۆکی ئەمریکا کە بوو بە سەرۆکی ئەمریکا دیارە و سیاسێکی زیرەک بوو، خۆی سەرمایه‌دارێک بوو بەڵام سیاسێکی زیرەک بوو. لە هەمان کاتە لەم کاتەدا کە ئەو سیستەمی سەرمایه‌داری تووشی ئۆزمەیە بوو بە چینی کرێکاری ئەمریکا ئاوا خۆیان ڕێکخراو کردبوو و شەپۆلی ناڕزایەتی جمەیە هات لە تەواوی شارەکانی ئەمریکادا. ڕۆزڤیلت ینی ئەو حیزبانە لە بینی خۆیانە و لە بینی نقابە کرێکارەکانە کۆالیشنەکان پێگەنا بوو، هاوپەیمانەتیەکان پێگەنا بوو کە بەیەکەوە هەماهەنگیانە کرد لە کارەکانیانە. کە ڕۆزڤیلت 1932 بوو بە سەرۆکی ئەمریکا ئەوان داخوازیەکانی خۆیاندا بە ڕۆزڤیلت لەگەڵا دانیشتن کە ئەمە داخوازیەکانمان ئەو بێ جێبەجێ بکەی، ئەگەر جێبەجێ نەکەی وایمە ڕێگەی ترەگرینە بەر. ڕۆزڤیلت لەگەڵیانە دانیشت وەگوتم ڕۆزڤیلت سیاسێکی زیرەک بوو، ئەیزانی کە هەلومەرجەکە چۆنە پێی نەوتنە وتی باشە وەڵامتانە دەمەوە ڕێگەم بدەن بۆستن لەسەرم وەڵامتانە دەمەوە. کەم کۆبوونەوەی لەگەڵ نوێنەری نقابە کرێکارەکان و ئەو سێ حیزبە سیاسیە کردی کە وەگوتم کۆالیشنەکان پێگەنا بوو. ڕۆزڤیلت دوایەوە تەلەفۆنە کات بۆ سەرمایه‌دارەکانی ئەمریکا، بۆ کۆمیونیتی سەرمایه‌داری ئەمریکا و پیانەڵێت داوای کۆبوونەوەیان لەگەڵیانە دابنیشێ. کاچی لەگەڵەوانە دانیشێت ئەڵێ هاتوومە لەلایەوە دوو داواکاریم هەیە، پیان ناڵێ هینکە یەکسەر پیانڵێت دوو داواکاریم، یەکەمیانەوەیە کە داواتان لەکەم کە ڕێگریم نەکەن لەوەی کە ئەیکەم بۆ خەڵکی ئەمریکا بۆ کرێکاران و چینی کرێکاری ئەمریکا. دووەمی ژەڵەیە نەکرد ڕێگریم لێ نەکەن بەڵکو بێ یارمەتیم بدەن بۆ بتوانم یارمەتی بدەم. دیارە سەرمایه‌دارانی ئەمریکا ومانە بەشێکیان تووڕە بوون و قاقیان بەجێش، بەڵام نیوەیانمانەوە ڕازی بوون بۆ ئەو مەبەست بوو کە بە نیوەی ئەوان توانی داخوازی چینی کرێکار ئەوانەی داوایان کردبوو بێنێتە دی. پاشان ڕۆزڤیلت چۆ لەگەڵ نوێنەری ئەتیحادیە شتەکانە دانیشتەوە، نوێنەری حیزبە سیاسیەکانە دانیشتەوە، وتی من هەموو داخوازیەکانی کەوا داواتان کردووە من جێبەجێ یەکەم بە زیادی شەوانێ. دیارە ئەوان ڕازی بوون بەم هینانەی ڕۆزڤیلت کردی، هەمویان ڕازی نەبوون بەڵام تر بەشی بە تێکڕای دەنگ ڕازی بوون، بەڵام لە بەرامبەرە دەستبەرداری شۆڕش بوون یا بە زۆرێ. بەڵێ لە بەرامبەردا ئەوەیە کە بەرداری شۆڕ بوون. دیار ڕۆزڤیلت پیانەڵێ ئەڵێ من داواکارەکانتان بە زیادە بۆ جێبەجێکەم بەڵام بێ بەی شوەیەک باسی شۆڕژ نەکەن. وەکاتی ڕۆزڤیلت چێ لەگەڵ سەرمایه‌دارەکانە دانیشێ ئەڵێ ئەبێت ئەم دوو داواکاریەمە بێت جێبەجێ نەکەن، ئەگەر جێبەجێ نەکەن ئەوە ئەمانە باسی شۆڕشەکەن، ئەم کۆمونیستانە داوای شۆڕشەکەن باسی شۆڕشەکەن و پێشیانەڵێ ئەزانە شۆڕژیانی چی وەکو ئەوەی کە لە رووسیا چەند ساڵێک لەمەوو پێش ڕووی داوە. ئەگەر بەشێک لەو پارانی کاتانە نەیدەن بە ئەوە من دڵنیاتانەکەمەوە کە ئەم کۆمونیستە تووڕانە چینی کرێکار کارێکەکەن کە هیچتان نەمێنێ.
بەرحاڵ دوایەوەی لەگەڵ اتحادەکان و نوێنەری حیزبەکانیشە دانیشێتەوانێ ڕۆزەڤیل ڕۆژی دواتر دەچێتە سەر رادیۆ دیارە لەو کاتەیە هەر رادیۆ هەبووە تەلەڤیزۆنش لەو کاتیانە بۆ ڕایەگەێنێت بۆ یەکەم جار لە مێژووی ئەمریکای ڕایەگەێنێت کە هەر کەسێکی ئەمریشی لە سەروی 65 ساڵەوە بێت ئەوە ماگانە لەلایەن حکوومەتی ئەمریکاوە چەکێکی بۆ دێ و تەمینی ژیانیان نەکاتە ئەو کاتێ لە ژیانە بن. ئەمە لەو کاتەیە دەستکەوتێکی زۆر گەورە بوو دیارەکە تا ئەو کاتە کرێکارانی خانەنشینکرا و مەصرف و ژێوی ژیانیان لەسەر ڕۆڵەکان و نەوەکانیان بوو. ئێستا ئەمەیکەوە حکوومەت یارمەتی ئەوان بدات ئەمە زەختی زەر کرێکارانی کەم کردوانێ و زیاتر پەرژێنە سەر خانەوادە و مناڵەکانی خۆیان. بە هەمان جۆر چەند ڕاگەیانێکی تری کرد. یەکێتر لەوانە هەر لەو کاتەیە بیمەی بێکاری دانا بۆ یەکەم جار لە مێژووی ئەمریکا وتی هەر کرێکارێک بێکار بێتە و کاتی کارێکی گونجاوە دۆزێتەوانێ ئێمە بیمەی بێکاریە دەینێک ئەمەش لە مێژووی ئەمریکادا نەبوو لەو کاتەوانێ دامەزرا. خاڵێتر کە کردی ئەوە بوو لەو کاتەیە ڕۆزەڤیل وتی خەڵک لە ئەمریکادا ئەمەزمەیە توش بووە خەڵک زۆر بێکارە لەبەرەوەی خەڵک زۆر بێکارەوە بەشی پرایڤێت و بەشی کەرتی تایبەت کاریان ناداتێەوە ئەرکی منە ئەرکی حکوومەتی ئەمریکایەکە کار بدات بەو کەسانەی بێکارن و بەپێی بەرنامەیەکی نەخشە بۆ داڕژرا و نزیک بە 15 ملیۆن لە خەڵکی ئەمریکای تاعین کرد ئیشی پێدان. ئیتر ئەمانە هەموو کەسێکی تیا بوو لە کرێکارێکی بێ ناشارەزاوە تا پەیکەر تا ژمامۆستا مهندس هەموو جۆرێکی تیا بوو کە بەپێی بەرنامەیەکی دیاریکراو لانی ئێستا کرێت کە زۆربەی ئەو پەیکەرە نایابانەیانە و پردوو پارکە جوانانەی لە ئەمریکادا ئێستا هەیە بەرهەمی دەستی کرێکارە لەو کاتەیە کە ئامر بەڵێ ئامر بە جۆرێک هەتاکو ئەو باسی ئەوە کرێ کە ئەو ئینفراستراکچەرە یاخود بینا تەحتیەی ئەمریکا هەر لەو سەردەمەیە دروست کراوە یعنی لەو سەردەمەیە کە ئەم پرۆسەیەک لە وەڵامدانەوە بەخواستە کارگەریەکان دەستی پێ کردووەوە کارگەرانیان بەسەر بێدەنگ کردووە بە ریفۆرموانە ریفۆرمەکە ئەساسەن بۆ بەکار هاتووە کە بینای تەحتی یاخود ژێرخانی ئابووری ئەمریکا لە پرد و لە ڕێگاوبان و لەوانە لە مەرحلەیە دروستکردنی ئەو قۆناغ و قەڵەمبازی لەم کاتەیە بووە تقریبا وەک باسێکن لە مێژووی جوڵانەوەی یا لە مێژووی ئەمریکایە بێوێ نەبووە. زۆر ڕاستەوەیە بەو جۆرە بووە دیارە دوایەوە ئیتر بڵێن بوونەی تاحتی ئەمریکا هەمووی تر ئێمال کراتە تا ئێستاش مەسەن وایە لەو کاتەیە ئەوە هەنگاوێکی گەورە بوو کەنرا و بنیادانێکی چاک بوو کەچنی کرێکا لەو کاتەیە مەسەن بەپێ و بەرنمەیە دروستی کرد. سێ خاڵم باسکە خاڵی چوارەمیان ئەوەی کە ڕۆزەڤیل ڕایگەیان لەو کاتەشە لانی کەمی کری دانا کە لە مێژووی ئەمریکادا ئەوەش بۆ یەکەم جار مێژووی ئەمریکادا لانی کەمی کرێ دیاری کرد کە کرێکاران حەقیانیە لەو کرێ زیاتر وەربگرن دیارە لەو کاتەدا تەنها 30 سنت بوو بەڵام ئێستا لە ئەمریکادا بینەی لانی کەمی کرێ $7.20 هین فیدرال حکوومەتی فیدراڵی ئەمریکا دیارە هەندێک ستیت زیاترە تەنانە $11 و $12 و $14 بەڵام هینی فیدراڵی ئەمریکا تا ئێستا 2.25 بەڵام ئامر ئەو 30 سنتە ئەو کاتە قیمەتە فعلەکەی زۆر بەرزتر وە لە $7 ئێستاوانی ئەمەوا بوو ڕاستەوایە بەو 30 سنتا توانرا زۆر شت بکرێت لەوەی کەوا ئێستا بە $7.20 بتوانرێ بکرێت. بەرحاڵ ئەمە چینی کرێکار ئەم بەهۆیەوەی کەوا خۆیان ڕێخست بوو بۆیەوەی کەوا خاوەنی حیزبی سیاسی خۆیان بوون بۆیەوەی کەوا لە نەقابە کرێکارانە خۆیان ڕێخست بوو توانیان ئەم داخوازیە سەرەتایانە کە بیگەنن بیسەپێنن بەسەر چینی بۆژوازی و حکوومەتی ئەمریکادا. بەڵام تەنانەت لەو کاتە ڕۆزەڤیل یەکەم سەرۆکی ئەمریکای 4 جار لەسەرێک هەڵبژێرایەوانێ ینی ڕۆزەڤیل بوو بە خۆشەویستی خەڵک 4 جار لەسەرێک هەڵبژێرایەوانێت تا لە تێرمی چوارەما بوو لە ساڵی 1945 بەهۆی جەڵدەی دڵەوانی جەڵدەی مێشکەوانی ژیانی لەدەستدا پێشەوەی بمرێ ڕۆزەڤیل لیان پرسی کە گرنگترین کار کە تۆ کردوێتی بۆ ئەمریکا چییە لە ماوەی حکومڕانیتە لە وەڵام داوتی گەورەترین کار کە من کردوێتم ئەوەیە کە سیستەمی سەرمایه‌داریم لە ئەمریکادا پاراست بەواقع وایە چینی کرێکاری ئەمریکا گەر سەیر بکەی ڕازی نەبوونایە بۆی کەوا
ئەم ڕیفۆرمانە کە ڕیفۆرمی دروستن بیان سەپاندیان بەسەر بۆرژوازیە لە جهت ئێمە گەشتڕۆشیان کردایەوە چینی کرێکاری ئەمریکا و وەزی ئەمریکا ئێستا وەزی دنیاش لە دۆخێکی تر و لە لومەرجێکی ترا بوو بەداخەوە لە دوای ئەوەی کە ڕۆزڤیل دەمرێت ئیتر ئەو سەرۆکانەی بە دوای ئەوە دێنەوەمانە بەتایبەت لە 1945 جوانەیە ئیتر تا 1950 بورژوازی هێرشەکاتە سەر چینی کرێکار و هێرشی پێچەوانە کاتەوانێ ئەڵێت ڕۆزڤیل کە خۆی یەکێک بۆ لە ئێمە دیارە ئەم کارانەی کە کردوێتی لەژێ فشارە کردێتی لەژێ فشاری ئەم حیزبە کۆمونیست و سۆشیالیستانەیە کردێتی ژێر فشاری نەقابە کرێکارەکانە کردێتی بۆیە ئەیانەوێت ئەو کواڵیشنە ئەو هاوپەیمانێتی لە بینی ئەم سێ حیزبە و نەقابە کرێکارەکانە بۆ تێکی بشکێنن و یەکەم ئەڵقەی ئەم هاوپەیمانێتیش ئەم هاوپەیمانێتیە کە تێکی بشکێنن حیزبی کۆمونیستە تا ئەو کاتە کە کەسانی کۆمونیست کەسی بێعتیبار بوون خۆشەویستی ناو کۆمەلگا بوون خۆشەویستی ناو نەقابە کرێکارەکان و کادرانی ئەکادمیستی بەعتیباری ناوزان کۆکان بوون لە شەو ڕۆژێکدا بوون بەوەی کەوا ئەمانە سێخوڕن ئەمانە دژی ئەمریکان ئەمانە بەکرێ جیراوی یەکێتی سۆڤێتن ئیتر کەوتنە تیرۆرکردنیان کەوتنە دیپۆرکردنەوەیان بۆ وڵاتانەی خۆیانیاندا باو باپیرانیان لێوەی هاتبوون بە دوای ئەوە شارشان کردە سەر دوو حیزبە سۆشیالیستەکە وتیان سۆشیالیستی شەروە کۆمونیستەکانوان تەنها ناوەکانیان جیایە بە هەمان جۆر بە بەرنامەیەکی نەخشەدا ڕێژراوێڕشان کردە سەر دوای حملەی ماکارتی دەستی پێکردەوەی کە سیناتۆر ئەمریکیەکە کە هەموو ئەوانەی کە بەس تۆزێک بوونی چەپیان لێ بەهاتە هەتا لە ناو هونەرمەندانە لە ناو نووسەرانە بەشێکی زۆریان لە برسا مردن ئەو نووسەر و هونەرمەندانێک کە ناوی کۆمونیستیان لەسەر بوو یاخود پیانەوترا کۆمونیست و بە و یاعتیبارەش بە سیخڕۆوان حساب بکرن بڵێ وایە زۆر ڕاستە بە دوای ئەوەش هەمیسان جارێتر آخر شت هێرشان کردە سەر نەقابە کرێکارەکان و نەقابە کرێکانیش لەو کاتەدا کە خاوەن میلیۆنان ئەندام بوون قانونەکانیان گۆڕی بۆی کەوا خەڵکی تر پیانەوە پێیوەست نەبێ ئەوە ئەندامانە هەیە لە دەستیان بدەن ڕابەرانی نەقابە کرێکارەکانیان زیندانیە کرد ئازادی سیاسیان لێ پێشێلەکردنەوەوانی یانە هەر بە کۆمونیست و سوشیالیستەکان زیندانیانەکردن دیپۆرتیانەکردنەوەنی و تیرۆریانەکردن بەرحاڵە مۆزیەتە درێژەی کێشە تا ساڵی ینی تر لەو کاتەوەی تر هەچ کەسێک باسی کۆمونیزم و سۆشیالیزمی بکردایەوەمانە تر وەک بڵێ قەدەغە بوو ئیشی لە دەستەدا هەر لە مامۆستای زانکۆ هەر لە کرێکارێکەوە لە هینێکەوە بە شێوەیەکی سیستماتیک بۆرژوازی ئەمریکا بە هەموو شێوەیەک دژی چەپ و کۆمونیزم و چینی کرێکار و داخوازەکانی چینی کرێکار و هەموو حیزب و ڕێکخراوێک بێت کە بۆنی کۆمونیزم و چەپ و سۆشیالیزمی لێبێت قەدەغە کرا و ڕێگەی پێنەدا و ئەو کەسانێکەوە ئەوەش بوون تەنانەت لەو ڕێکخراوانەشە مەسەنەن ڕێکخراوی دژی تاقیکردنەوەی چەکی ئەتۆمی هیچ ژینگە پارێزی بۆ مافی ژنان بۆ مافی ڕەشپێستەکان ئەمانەش کە زۆر جار لە ڕابەرەکانیان کەسانی سۆشیالیست بوونە بەڵام ئەم ئایدنتیتی خۆیان شاردۆتەوانێت لەبەرەوەیکەوە خەڵکانی تر نەترسێن لەوەی کەوا پەیوەست بن پێوانەیە کارێکەکەن بە سەرنجام بگات و جێگیر بەرهەم بێت ئەم ئایدنتیتی خۆیان شاردۆتەوانێ جادوە ئاخرەکەشی تەوان ئەم پرۆسیسە من ئەوە هینی کەم ئەم پرۆسیسە تەبعاً لە حەفتاکان بە دواوە بە حملەی نیۆلیبرالیزم و بەهین ئەم دەستکەوتانە دانە بەدانێ و دەستکەوتانە لە خەڵکسێنەوە بگرە پەلامارێکی زۆر دڕندانەش کرایە سەر ئاستی گوزەران و ئاستی بژێوی کارگەرانی ئەمریکا وایە زۆر ڕاستە بەتایبەت کە ڕێگەن کاتێکاتە سەر حکوم یەکەم کار کە کردی لەو کاتەدا ئەیە ترافیک کۆنتترۆڵە ئەوانی کەەوە کۆنتترۆلی تیارە و هاوپەیمانەکانەکەن لە مەتاڕەکانە 13,000 کەس لە هەموو ئەمریکایە مانی گرت لە مانگی هەشتی 1990 ڕێگان کە هاتە سەر حکم وتی ئەبێ لە ماوەی 48 ساعتدا بگەڕێنەوە سەر کارەکانتان دیارە تقریبا 1300 کەسیان گەڕانەوانێ بەڵام ئەوەی تری کەمایەوە 11,000 قسووری نەگەڕانەوانێ و هەمویانی هین کرد هەمویانی لەسەر کار دەرکرد ئیترەمە وەک بڵێ هەڕەشەیەک بوو بۆ سەر کرێکار بۆ سەر نەقابە کرێکارەکان ئەو ئەندامەکەمانی کامەیان بوو وای لێکرد کە نەتوانن هیچ بکەن دەستوپیانی بەست بۆوانێ وەک هەڕەشەیەک ئەوە ئەبینن کەوا چۆن ئەمی بەکارێنا بۆی کەوا بە هەموو چینی کرێکار و نەقابە کرێکارەکانی تر بڕێکە هەچ کارێ بکەیت کاری ڕێکخرا و داوای حەق دەستی زیاتر و هەلومەرجی باشکردنی ژیان شوێنی کار بکەی ئەوە ئێمە
وەگەمانەتان لێکەین. بەرحاڵ ئەم هەلومەرجە درێژەی کێشە تا ئۆکتۆبری تا پاییزی ساڵی 2011 لە ئەمریکادا لە ساڵی 2011دا گۆڕانکارێکی زۆر گەورە و پڕبایەق ڕوویدا ئامر باسە بەشی دووەمی بەرنامەکەمانە کە دیارە قسەکردنە لەسەر بڵین هەجمەی عکسی ئەم جاریان ئێستا ئێمە بڵین وەک بڵی ئەو پەلاماری کە لە ماوەی دەیان ساڵە دیارە لە ناوەڕاستی پەنجاکانە و لە دژی کۆمونیستەکان سۆشیالیستەکان دەستی پێکرد دواتر لە شەستەکانە ئیدامەی پیا کردووانە لە هەفتاکانیشە بە هاتنی ڕێگەن اینجا بوو بە پەلامارێک بەسەر ئاستی گوزەرانی کارگەران و بڵین بوچە خۆرانی ئەمریکا بەگشتی و ئاستی گوزەرانی هەژاران بەگشتی ئەمە درێژەی کێشا و ناو بەناو پەیتا پەیتا ئەو دەستکەوتانی کە پێشووتر بەدەست بوو لە دەست کارگەرانە سێنرایەوە و نەکەر ئەوە هەتاکو ئەو قڵشتە تەبەقاتی و قڵشتە چینایەتی کە لە ناو ئەمریکای گەلێک زیاتر فراوانتر دەرکەوت و دیارکەوت و ئەوانە ئەمە درێژەی کێشە هەتاکو بڵین ئەزمە و ئەو قەیرانی کە لە ساڵی 2010 ڕوویدا لە ساڵی 2010 قەیرانی 2010 سەرمایه‌داری بەڕاستی پەردەی هەڵماڵی لەسەرەوەی کە واقعان سەرمایه‌داری لە چ دۆخێکی ترسناکایە و چۆن بەرەو هەڵدێرە چێ و ئەمە کارێکی کە جوڵانەوەی هێنایە مەیدان ناڕزایی دروست کردووەوانە و ئەم جاریان سەرنجڕاکێژەوەیە ئۆکوپیشن وەڵستی ئۆکوپیشنیا و جوڵانەوەی کە ئێستا ئەبێ پێویستە باسیکەین ئیلهامی لە شۆڕشی میسر و لەو هینەوە وەرگرت لەو مەیدانگرتنەوە وەرگرت کە لە میسرا ڕوویداوانە باسەکە لەسەرەوەیە ئەم جوڵانەوەی کە دەستی پێکرد و ئەوانە چۆن پەیوەست بووە بە جوڵانەوەکەی ڕابردووە ئایا لەسەر هەمان میرات دەستی پێکرد بە هەمان ناونیشانەوە ئایا جوڵانەوەیکی ئەمەش کۆمونیستی بوو ئەحزابی کۆمونیستی دەستیان پێکردوانەیە جوڵانەوەیەک بوو بە جۆرێک تێکەڵەیەک بوو لە هەموو جوڵانەوەکانی تر یاخود ناڕزەیەکانی تر بەرحاڵ وەگوتم کۆمونیستەکان وانە لەو کاتەدا سەرکوتکرا بوون بە تەواوەتی ئەمریکەوە ڕوویدا لە پاییزی 2011دا ئەوەی تۆ دروستە کاڵی ئیلامی لەوانی شۆڕشەی میسرەوە وەرگرتووە ئەمەی لە ئەمریکادا بوو ئەمەش بە تەواوەتی گەنجان بوون خەسڵەتی جیاکەرەوەی ئەوە بوو کە ئەمانە هەمووی گەنجان بوون کەسانی 20 ساڵ و 18 ساڵ و بۆ 25 ساڵ کە دیارە لەو کاتەدا لە مانهاتن لە پارکێکە لە مانهاتن لە شاری نیویۆرک خێمەیەکان دانابوو و ئۆکیوپای وۆڵ ستریت ئەمە نای بزوتنەوەکەیە واتە داگیرکردنی شەقامی وۆڵ کە شەقامی وۆڵ دیارە مەڵبەندی ڕەمزی سەرمایه‌داریە لە ئەمریکا و لە ئاسی جیهانیشدا ئیتر ئەم بزوتنەوەیە ڕخنەکەشی لە سیستەمی سەرمایه‌داری بە زمانێکی زۆر سادە تعبیری لێ کرد بوو کە کۆمەلگایان دابش کرد و بە 2 بەش 1% بەرامبەر 99% ئەمان خۆیان بە نوێنەری 99% کۆمەلگا ئەزانی ینی ڕخنەکەیان زۆر بە سادەیی زۆر بە بەرجەستەیی لەوە ڕخنیان لە نظامی سەرمایه‌داری بوو کە نظامی سەرمایه‌داری کۆمەلگە دابەشەکات بە 1% کە سەروەت و سامانی خاوەنی دەسەڵاتی سیاسیە خاوەنی هێزە خاوەنی پارەیە لە بەرامبەریشدا 99% دانیشتوانە چینی کرێکارەکە هیچیانی یان بەشێکی زۆر کەم لە هەردووکانی هەیە ینی ئەم بزوتنەوەیە هێندە مثلا شۆڕش جێڕانە بوو هێندە وەک ئاگری ناو دارستان پرشکی هاویش لە ماوەی 3 مانگە لە 350 شاری ئەمریکادا گەنجانی هەموو ئەمریکا ئەم کاریان دووبارە کردوانێ تەنانەت وای لێ هات کە سەرۆکی ئەمریکا لەو کاتەیە باراک ئۆبامە بوو لە وتاری خۆیدا لە ناو کۆنگرێسی ئەمریکایە ئەم شیعارەیەمان دووبارە بکاتەوە 1% بەرامبەر لە 99%. بەرحەڵەمە ئیتر لەو کاتەوانێ لە 2011 وانێ بەردەوام بزوتنەوەی کرێکاری ئەو ئەکادیمیستانی کە خۆیان بە مارکسیست و سۆشیالیستە زانی ئەو ڕابەرە کرێکاریانی کە خۆیان بە سۆشیالیست و هین ئەزانی بەردەوامی تر بە ئاشکرا قسەیانە کرد باسی سۆشیالیزمیانە کرد ڕخنیان لە سەرمایه‌داریە کرد
و لە 2016 ئەوەی کە کەسێک وەک بێرنی ساندەرس کە خۆی بە سوشالیستە زانێ و ئەبێ بە یەکێک لە ئەو کەسانی کە خۆی بپاڵێ بۆ سەرۆکی ئەمریکا، ئەوە شتەکانێکی تریدا بە بزوتنەوەی سوشالیستی و کرێکاری و تا ئەو کاتە کە تا بۆ بوو بە کەس نایتوانی باسی سوشالیزم کا، باسی کۆمونیزم کا، باسی چینی کرێکار و مافەکانی بکە. ئەمەش بۆ ئەمریکا هەرچەنگە و بەرنامەی ساندەرسێتی لە چاو وڵاتانی ئەوروپاوە ڕەنگە زۆر لە دواش بێت، بەڵام بۆ ئەمریکا خەسڵەت و گرنگێکی زۆر گەورەی هەبوو کە ئەو دەقەت جارێتر لە ئاستی شوێنێکی باڵای کەسێک خۆی بۆ سەرۆکی ئەمریکا هینکا و باسی سوشالیزم کا و باشکرا بڵێ سوشالیزم وشەی سوشالیزم بەکاربێنێ و بە خۆی بڵێ من سوشالیستم. ئەوە شتەکانێکی تریدا بەو بزوتنەوەیە. ئەگەر یا تەنانەت بڵێن ئەم تەکانە بە جۆرێک بۆ واڵ و گۆڕە گەورەیە کە بە تایبەتی لەناو گەنجانی ئەمریکای ڕوویداوە لە ناو خوێندکارانی زانکۆکانە بۆ نمونە زۆر بەرجەستەیە. ینی ئێستا ژمارەیەکی زیاتر لە خەڵک، ینی تقریبەن ئەوانەی کە ئێستا سیستەمی سۆشالیستیانە سیستەمی سەرمایه‌داری پێ باشترە لە ناو خوێندکاران و لاوانی ئەمریکای زۆرترن بە ژمارە، یارە بە هەر معنایەکە و کەوان بۆ سۆشالیزم هەیەە بە هەر معنایەکە و ڕخنەیەک و بە هەر جۆرێک لە تعبیرەوە کەەوە دیارە مەبەستیان سەرمایه‌داری ئەو سەرمایه‌داریە زۆر دڕەندە و هارەی ئەمریکایە، بەڵام بە هەر معنایەک لە معنایە نەبێ ئەمە بۆ خۆی انقلابێک و ینی بەڕاستی شۆڕشێکی گەورەیە لە ڕێی عامی ئەمریکایە لە جێگایەکەوە کە تۆ ناوی سۆشالیزم دزێەوە بوو، ناوی سۆشالیزم و کۆمونیزمەوەوانە مەسەرەکو ناوی شەیتان وابوو سەموە، ینی معادلی نازیزم بوو، چۆن ئێمە مەسەن باسی نازیزمەکەین و فاشیزمەکەینەوەوانە لە ئەمریکا ئاوا بوو لە ڕابردووە، ئێستامە تەواوەتی گۆڕاوە، ینی ئاڵوگۆڕێکی زۆر ڕیشەیی بەم هینە هاتووە کە بە بڕای من شۆڕشێکە بە معنایەک. زۆر ڕاستە، قسەکانە زۆر دروستە. وایە ئەمەی کە ئێستاش لە ئەمریکادا کەیسا لە مانگی ئۆکتۆبەرە خۆپیشاندانی هێندە زۆر کراوە، دیارە تەنها لە ئەمریکادا لەم ساڵی 2020کەدا 1355 خۆپیشاندان و ناڕزایەتی و مانگرتن و پیکتلاینی کرێکاران لە زۆربەی شارەکانی ئەمریکادا دانراوە. 1355 تەنها لە یەک ساڵدا. تەنانەت ئەو کەسە سوشالیستانە، ئەو جۆرنالیستە چەپ و کۆمونیستانی کەەوە متابعە ماکەن ناڕزایەتی خۆپیشاندانەکان هێندە زۆرن، فرای ناکەون کە تەختی هەمووی بکەن و بە دوایە بڕۆن و هەواڵی هەمووی بڵاو بکەنەوانێ. ئەگەر بینە سەرەوەی کە هۆکاری مۆزە ئێستا گۆڕاوە چییە؟ بە بڕای من ئەتوانین سێ هۆکار شارەت پێ بدەین بەوەی کە ئێستا بۆچی لە ناو ئەمریکادا ینی ئەم مۆزەی لە ئەمریکا ئێستا هەیە بستنەوەی کرێکاری ئاوا گەشەی کردووە، ئەوە خۆپیشاندان و ناڕزایەتیە ومێدێکی زۆر گەورەی لێ بەدی ئەکرێت. کرێکارانی ئەوروپاش تەنانەت ئێستا ڕۆیان چرخاوە بەرەو ئەمریکا. ئەوەی ئەمریکا تا بۆ نزیک 50-60 ساڵ سەرکوت کرابوو، لێبەری کرابوو لەوەی خۆی ڕێکخراوە کە حیزبی سیاسی خۆی پێک بێنێ، باسی کۆمونیزم و سوشالیزم بکات. ئێستا بە خۆپیشاندان ئیترکاڵین ئەمە 1355 خۆپیشاندان بووە، ئەمە خۆپیشاندانی گەورە وایە، خۆپیشاندانی وایە 40,000 50,000 10,000 12,000 تا دێتە سەر 1200 ئەمانەشی تایە. ئەگەر سێ خاڵ باس بکەین بە بڕای من سێ خاڵ هەیە هۆکاریەوەی کەوا بۆچی بستنەوەی کرێکاری ئاوا گەشەی کردووە و چۆتە سەرەوە لە ئێستای ئەمریکادا. یەکەمیان قڵشتی چینایەتیە کە لە ئەمریکا هیچ کاتێکێندە ئێستا قڵشتی چینایەتی ئاوا فراوان نەبووتەوانێ، بەشێکی زۆر کەم لە سەدا نیوی خەڵکی ئەمریکا ئاوا دەوڵەمەند بوونە داهاتەکەیان بەقەدەر 60% کۆمەلگای ئەمریکایە و تا دێشت حەق دەستی چینی کرێکار کەمە بێتەوە، تا دێست مافەکانیان کەمەکرێتەوانێ. خەڵکی ئەمریکا لە ناو وڵاتانی OECD زۆرترین کارەکەن، بەڵام هیوایە دوو کار سێ کارەکە بۆی فریای ژیانێکی سادە و ئاسایی بکەوێ. خاڵی دووەم ئەوەیە کە سەر دەرهێنانەوەی سۆشیالیزمە، وەک گوتمان ئەوەی ئەو مێژووە پرشنگداری کە ڕابردوو هەی بوو لە ساڵی 2011وانێ بستنەوەی سوشیالیستی کۆمونیستی گەشەی کردووە، هاتۆتە پێشەوانێ، خۆی بەخۆی ئەتیبار لە خۆی کات و ناوی خۆی دێنێ، ناترسێلەوەی باسی سوشیالیزم بکات، باسی ڕێکخراوی چینی کرێکار بکات، باسی کۆمونیزم و سوشیالیزم بکات. ئەمە هەنگاوێکی گەورەی ترە.
خاڵێکی تر کە باز بکەم ینی شتێکی تریش لە ئەمریکادا کە ڕووی داوە لە مێژووی ئەمریکادا بێوێنەیە ڕۆزەبیل وتمان ئەو داخوازیانەی سەپان لەژێر فشاری چینی کرێکاری ئەمریکادا ئێستا جۆ بایدن لە مانگی چوارەوانێ لە مانگی چوارەوە هینێکی پێگەناوە تاسک فۆرس ئەگزاکتیڤ ئۆردا ئێستابلیشت پێڵێن the White House Task Force on Workers Organizing and Empowerment ینی کۆمیتێکی پێکەناوە بۆ ئەوەی چینی کرێکاری ئەمریکا ئۆرگانایزکە و لە هەمان کاتدا ئیمپاوەرمنت ینی هێزیان باتێت کە ئەمی کە پێکێناوە ئەوەی کەوا سەرپەرشتێکە جێگرەکەیەتی کە کەمەڵە هاریسە و لە هەمان کاتدا وەزیری لەیبە کە مارتن وەڵشە کە ئەمەش خۆی پێشتر ڕابەرێکی کرێکاری بووەمانە ئێستا وەزیری لەیبەیە لە حکوومەتەکەیەوە لێرە بڵێ ئامر باشە لێرە پاشخانی ئەم مەسەلەیە باسکەی نەزانی ئەمەی کە ئێستا جۆ بایدنەیکانی وا دەرنەکرێت کە جۆ بایدن لە ئەنگری چینی کارگەر و نازام چیەوەمانە ئەمەی کە جۆ بایدنەیکا بە جۆر لە جۆرەکان تەنفیزکردنی وعدێکی انتخابیە کە بە نیقابەکانیدا بوو یانی ئەگەر بیرمان بێمە لە کاتی هەڵبژاردنەکانە جۆ بایدن ئەگەر بە موعودانەی نەبووە نەیەتوانین لە بێرنی ساندرس بێتەوە ینی بەوەی کە بە هەموو معنایەک هەرچی لە ناو نیقاباتا بوو هەرچی لە ناوی نبوو بۆ خۆی جەزب کاتوانە قەول و قەرارێکی زۆری داوە و ئێستا ئیتر وەزعەکە بە جۆرێکە ئەگەر بایدن ئەم قەرارانە جێبەجێنەکە هەڵبژاردننی ئایندە ئەگەر بەرنی ساندرزیش نەبێت کەسێک دێکە لە جەبهەی ئەو لەناو ئەمریکا ئەتوانێت نفوذ بێنێتەوە ئەو ئەتوانێت بیباتەوە ئەمە خەتەرێکی جددیە مواجهەی چینی باڵادەستی ئەمریکایەکە بڵێ زۆر ڕاستەوەی بایدنیشکەم کاری کردو حتمما لە ژێرە و شارانەیە ڕەنگە لە ئەو بزوتنەوەی کە بێرنی ساندرسە کردایەتە کرد و لەمان کاتدا زۆر کەس لەوانی کەوا تەحلیلی وەزعی ئێستا ئەمریکا کە نەمەیەوە ئەمریکا کردوێتی جۆ بایدن کردوێتی ئەم دوو کەسەی بۆ داناوە و 20 وەزارەتی تر دایناوە کە ئەبێ هەمووی هاوکاری ئەم تاسک فۆرسە بکەن بۆی ئیمپلیمنتی ئەم دوو کارە سەرشیە بکەن چ ئۆرگانایزی چینی کرێکار بکە و ئیمپاوەریان باتێ حتمما ڕەنگە ئەمەش بۆەوە بێکەوە جارێتتر ئەو بزوتنەوە ناڕزایەتی کە ئەزان خۆیان چینی کرێکار ئاوا بێ حق و حقوق کراوە ئیتر ڕاپەڕێ شۆڕشەکە خۆپشاندانەکە بۆ کۆنتترۆلکردنیشێتی لە هەمان کاتدا ئەو قسەی تۆ زۆر دەستە بەڵێ بەخشە یان نقطە هەیە لێرە ئەومان بیر نەچێ ئەم ئیمپاوەرمنت و ئۆرگانایزیشن یاخود بەهێزکردن و ڕێخستنی کارگەریە کە بڵین جۆ بایدن و جەماعەتەکەی خەریکینوانە لە پشتی شتێکی تریش هەیە ئەویش پرۆتەکشن ئاکتە ئەم پرۆتەکشن ئاکتە پرۆتەکشن ئۆف ئۆرگانایزیشن ئاکت ئەمە کە ئێستا قارارێکە قانونێکە خراوەتە بەردەستی کۆنگرس ئەمە یاسایەکە بۆ ئاڵو گۆڕپێدانی دۆخی ڕێکخراوبوونی کارگەران لە ئەمریکایە زانی کێشەکە لە ئەمریکای ئاوایە تۆ گەفتێنی قابە یاخود سندیکا لە جێگایەکە دروستکەی لە شوێن کارێکە ئەگەر ئەغلەبیەت ینی 50 زایدێکی کارگەرانی ئەو جێگایە ڕەزامەندی نیشان نەدەن لەسەر تەشکیلی نەگەوەی ببن بە ئەندامیان ێوە ڕەزامەندی نیشان نەدەن لەسەر دروستبوونی نیقابە و نیقابەیە ناتوانێت تەشکیل بێت بەم معنایە هەمیشە و دایم ئەوانەی کاچن ڕێکخراوی کارگەری لە ئەمریکا دروستەکەن وەکوی خەباتی ژێرزەمینیەکەن چونکە بەزەوە نە خاوەنکارەکە بزانێ سەری ئەم کارێکێەوەوانە دەست بەجێ دەرکراوە لەسەر کار و هیچ یاسایەکیش نییە مەسەن پشتیوانی لەوە بکە کە کارگەر لەسەر کار دەرنەکرێت لەبەرەوە دۆخێکی زۆر ئیستیبدادیانە لە شوێنی کارەکانە هەیە ئەم ئۆرگانایزیشن ئاکتە کە ئێستا لە بەردەمی کۆنگرسایە من ئاخرشت کە ئاگادار بوومەوەی کە پرۆژەکەی خراوەتە بەردەمی کۆنگرس ئەگەر ئەمە جێبەجێ بکرێت ئەو دەم کارگەرانی ئەمریکا بەبێ ترس لەوەی کەوا دەربکرێن یاخود هین بکرێنەوەانە ئەتوانن بەرەو ئەوە بچن کە ڕێکخراوەکانی خۆیان دروستکەنەوە ئەمە ئینقلابێک و شۆڕشێکی زۆر گەورە ئەوێ لە ناوجوڵانەوەی کارگەری ئەمریکایە بە جۆرە لە ژۆرەکان بۆچی بایدن نەچێ بەرەوە ئەمیتیجا و ئەماکە بڕوای من چارەسەری ترینی عیلاجی ترینی ئەم کارانەکە ڕەنگە ئیتر باڵی چەپی ناو دیموکراتەکان و ئەو باڵەکە پەیوەندی بە جوڵانشی زۆر فراوانی کارگەریەوەی کە تۆ خۆت باسێکە 1355 جوڵانەوە ناڕەزایی مانگرتن خۆپیشاندان کراوە ئەمە ئیتر تەواو بەڕە لە ژێر پێی باڵە ڕاستە دەرێنێ و باڵی چەپی ناو حزبی دیموکرات باڵا دەسترە بێ و جوڵانەی سۆشیالیستی سەرهەڵدانێکی تر بەخۆیەوە بینە جاریشتر وای ڕاستە بەرحەڵ بایدن بەخۆشی خۆی نییە زۆر دروستە من لەگەڵ ئەو هینەیە بەڵام سەر ڕایەوەش کە ئێستا مەسن بایدن کە دایناوە بە تەمایە یەکەم جار لە کەرتی گشتی دەست پێ بکات لە کەرتی گشتیەوە یونایزیشن
دەست پێ بکات کرێکاران کاتە بە ئەندامی نەقابە دیارە لە ئەمریکادا ئێستا 11% چینی کرێکاری ئەمریکا هێزی کاری ئەمریکا 129 میلیۆن کەسە 129 میلیۆن کەسە 11% ئەندامی نەقابەیە لە کەرتی تایبەتە تەنها 6% خەڵک لە کەرتی تایبەت ئەندامی نەقابن کە ڕێژێکی زۆر کەمە بۆی بایدن ئەوێت ئەمە بگۆڕێت کە ئەمە هەنگاوێکە جێگەی دەستخۆشانەیە بەڵام من موافقەوەی تۆم کە لەژێر فشارا کردێتی ئەوش بە ڕەزامەندی وینی خۆی نییە و هەر لە ئێستاوە چینی بۆرژوازی و کەمپانیای گەورەکانی وەگە ئامازۆنەوەمانە کە کرێکارانی ئەمازۆنەوەمانە ژمانەگرن ئەوانیش خەریکی کەمپینی خۆیانن ملیۆنان دلار سەرفەکەن بۆەوەیکەوە ئەوانی کەەوە ئەندامی سەنەتن بیگۆڕن و هینی بکەن کۆنتترۆلیان بکەن و ئەم شتانە هەڵگێڕنەوانی و پاشەکشە بە چینی کرێکار بکەنەوانێ خۆشبەختانە وەگوتم سێ خاڵ باس بکەم سێ نمونە کە جێگای ئومێد و دڵخۆشیە لە ئەمریکایەکەوە ڕوویداوە یەکێک لەوانە کۆمپانی جۆن دیە هەیە کە کۆمپانیایەکە هین دروست دەکات دەڕاستە و وەسایلی ئامێری کشت و کاڵۆمانە دروستەکە مەسەلەن بینی لە ساڵی ڕابردووە 5.9 بلیۆن دلاری قازانج کردووە 5 فاریزە 9 یعنی نزیکی 6 میلیۆن دلاری قازانج کردووە لە ساڵێک 6 ملیار ملیار بەڵێ بەڵام کرێکارێکە ناوی کریسە لەگەڵ جریدەی گاردیانە مقابلەی کردوواڵێ کرێکەی من 20 دلار ساعتی 20 دلار 85 سنت وەرەگرێ و زۆر هینیتری زۆر حق و شتیتریان لێ دەرکراوەتەوانێ ینی ئەم کۆمپانیایە ڕازی بۆی کەەوە 5% کرێکیان بۆ زیاد بکە بەڵام کرێکاران ڕەتیان کردوتەوە ئەڵێن ڕازی نابن تەنانەت هینی یونیانەکەیان ڕازی بۆی کەوای بکە بەڵام کرێکاران درێژیان بە ماگرنەکاندا و ڕازی نابن بە هەمان جۆر کۆمپانیایەکی تر ناوی دیسکۆ کە هینی نانەوەخانەکانە کرێکارای نانەوەخانەکانی لەخۆ گرتووە لە 5 ویلایەتی ئەمریکادا مانگرتنیان کردووە کە ئەمانیش مەسەن کرێکارێکی لەوێ ساڵانە 32,000 دلار وەرەگرێ کەمپانیەکە ڕازی بووە کە 5,000 دلار داهاتەکان بکاتە سەرەوە حەقدەستەکان بکاتە سەرەوە کرێکاران ڕەفزیان کردو بۆ ڕازی نابن ئەوانە بینن کە هەر لەم ساڵی 21ەیە CEO مدیری ئەو کۆمپانیایە 16.8 بلیۆن دلاری داهات بووە بەڵام بۆمان 5,000 دلار لە 32,000ەوەی کا بە 30,000 دلار ئەوە ژیانێکی مەمرۆمەژیە کرێکار ناتوانێت بۆ پارەیە بژی لە کاتێک کەمپانیاش بە هەمان جۆرەگە بۆی جۆندیە قازانجی زۆری کردووە وەک 1.5 بلیۆن دلاری تەنها بەکارێناوە بۆ کڕینەوەی شەیەکانی خۆیان بۆی شەیەکانیان بچێتە سەرەوانێ لە هەمان کاتدا خوازانێت حتما ئەبێت دووەی تریشی قازانج کرد بێ 3 بلیۆن دلاری قازانج کرد بێ کە ئەو پارەیە سەرفکات ئەو ڕێژە زۆرە بۆ کاڵێ بلیۆن لەوانە بینەران بە ملیۆن تێبگەن باشتر وایە ملیار بلیۆن لە ئەمریکا بلیۆن و ملیار لە بریتانیا بڵێ ملیارە بلیۆن وەکو ملیۆن دەرەکەوێت لە قەگینەکردن ملیار باشە بڵێ بە هەمان جۆر لە شوێنێکی تریشە لە ویلایەتی ئەلەباما کرێکارانی ئەلەباما هینی کرێکارانی ماینەکانە لە مانگی 4ەوە مانگرتنیان گرتووە کانەکان 1000 کرێکارن لەم شوێنەیە ئەمانیان گرتووە لە ساڵی 2016 ئەو کەمپانیای کە ئەم ماینەیە بڕێەوە دیاری کردو کۆمپانیایەکی تر کڕیوێتەوە لەو کاتەیە یەکسەر کە عقدیان لەگەڵ ئەم کرێکارانەیە این کردووە 6% حەقدەستەکان هێناوەتە خوارەوانێ هۆڵیدەیان بڕیون ئەگەر ئۆڤەرتایمیشکەن پارەی زیاتریان نادەنێ تامینی صحی و دەرماڵی صحی و دەرماڵی خانەنشینیان بڕیون ئێستا داواکەن کە ئەم حەقدەستانیان زیاد بکرێتەوە کەمپانیەکە نایانداتێ ساعتی 20 دلار وەرەگرن ئەم کرێکارانە دیارە لەو کاتێمانیان گرتووە نەقابە کرێکارەکان کە ئەمان ئەندامین هەفتانە هەردوو هەفتە جارێ 700 دلاریان داتێن 700 دلاریان داتێ بەڵام ئێستا هینەکە ڕێکەوتووە لەگەڵیانەکەەوە لەگەڵ اتحادیان ڕێکەوتووە کە پارەیەکان باتێت حەقدەستەکەیان زیاد کە ئەمان ڕازی نابن کرێکاران درێژە بەماگرنەکەیان دەدەن جۆ لە نقابەش ناگرن دوو مانگ لەمەو پێش دوایەوەی اتحادیە لەگەڵ کۆمپانیەکەیان ڕێکەوت هەندێک لە کرێکارەکان 360 کەسێکان گەڕانەوە چونەوە ناو کۆمپانیەکە ینی پیکتڵانیان داناوە شکانیان بەڵام خۆش حاڵانە دوایەوە ئەو کرێکارانە شاتنە دەرەوە ئێستا ماگرتنەکەیان بەردەوامە و تەنانەت لە مانگی ڕابردووە چون بۆ نیویۆرک لە ئەلەباماوە تقریبا 1600 کیلومتر چون بۆ
1000 کەس چون بۆ نیویۆرک لە بەردەم کۆمپانیەکانی نەمانیان گرت و بە کاتی گەشتنەوەی هەزاران کەسی تریش زیاتر پیانەوە پەیوەست بوو و داوانەکە کە داخوازیەکانیان جێبەجێ بکات کە بینن لە ئەزمەیە سەرمایه‌داریەڵی ئەزمات و ئەم کۆرۆنا ڤایرۆس هاتووە بەڵام چینی کرێکار تا دێ حەقەکانی کەم کراوەتەوانێ سەعاتکاری زیاد کراوە حەقدەستی کەم کراوەتەوانێ بیمەکانی بڕاوە بەڵام ببینی سەرمایه‌داران قازانجەکانیان ملیار دلار زیاتر دەچێتە سەرەوانی و ئەوان سەرمایە چەند تریلیۆن قازانجەکانیان بە تریلیۆن حسابەکرێ ئەگەر دەوڵەمەنەکانیان یاخود بڵین تۆپ ئەوەی کاڵێ یەک لە سەدەکان حساب بکەی دەوڵەمەنە گەورەکان کە حسابی قازانجوشتیانەکەی لە نهایەتە لە کاتەکانی کۆرۆنایە سەروەتەکان نازانم 2 تریلیۆن و شتێکە چۆتە سەرەوە یعنی سەروەتی سامانەوە سەرکەوتووە یعنی ئەوە کە کۆرۆنا ئەزمە گەورەیەکە و خەڵقی بێکار و نەکبەت کرد ئەوە نەتیجەکەیەتی بە بڕای من ینی جوڵانەوەی کارگەری ئەنی حقیقەتەکان وا ئەڵێنەوەوانە چاوکرانەوەیکی تر وە هەڵسانەوەیشی تر بەخۆیەوە ئەبینێ ناڕزایەکان تاسە ناتوانین بڵێن بۆتە شەپۆلی ناڕزایەتی گەورە و بۆتە شەپۆلێک لە مقاومەتکردنیی گەورەکە بتوانێت بڵین بۆەوەی کە بۆنی شۆڕشوانی لێبێ ناتوانین تا ئێستا ئەوە بڵین بەو ئەندازێ نیە بەڵام زۆر ئومێد بەخشە زۆر فراوان بۆتەوە و من گوێم لێ بوو لە ڕابریش کارگەری لە جێگا کە قسەکەی جاران نەچوم لە کۆبوونەکە قسەمە کرد لە کۆبوونەکە باسی ناڕزایی وەزعی کارگەر وشتمە کردو ئەوانە هەرە وایە من قسە بکەم هەرە وایە من بڵێم ئەمە ئاوایە هەرە وایە من بڵێم سەرمایه‌داری ئەمە سیستەمەیە و ڕەخنە بگرن لە سەرمایه‌داری بەڵام جاریان چوم ناو کۆبوونەکە بەشداریم کردوانە نانێش قسە بکەم کارگەران خوانە هاتن لە من زۆرتر قسانە کرد لە من زۆرتر تونبوونەوەوانە لە من زۆرتر نیست پەلاماری بڵین ئەو سەرمایه‌داریە بین کە وای کردووە لە دۆخی ژیانی کارگەران بەمەستمەوەیە کە هەستەکەی کە وای لێ هاتووە جەماوەری کارگەر ئەمڕۆ لە ڕێکخراوە کارگەریەکان ڕادیکالتر و تونتر و شۆڕژێڕانەترە هاتوۆتە دەرەوە ئەمە بە بڕای من ئومێد بەخشەوە نەتایجی زۆر جدی لێ چاوەڕوانەکرێت بە تایبەتی ئەگەر توانای ئەوەی هەبێت تەغیراتێکی گەورە یاخود گۆڕانکاریشی گەورە لە یاساکانە بکاوە دەستی کارگەران کاتەوە بۆ ڕێکخراوبوونەوەوانە ئەمریکا ینی بورکانێکی گەورەی شۆڕشی کارگەریە بە بڕای من لە تەقیلەوەیە لە هەر لەحزەیەەکە من وایە بینم زۆر ڕاستە منیش هاوڕاتم بزنەوەی کرێکاری ئەمریکا حتمما وەک تۆڵی جێگای ئومێدی زۆری لێکرێت بۆ ماوەی ئەوەنە ساڵەکەوا سەرکوت کرابوو کەەوە بێبەری کرابوو لە خۆڕێخستن بەڵام ئێستا وەک بڵێ وەک چۆن ورچێک لە خەوابوو بێ و ڕاپەڕێوەمانە ئیتر ڕاپەڕیەوە و زۆر ئومێد بەخشە بەداخەوە تا ئێستا حیزبی سیاسی خۆی نییەوەمانە هەندێک لە کەسانی سوسیالیست و کۆمونیست ڕخنە لە بێنی ساندەرز دەگرن ناڵێنە بۆە لە 2016 وانێ حیزبی سیاسی خۆی پێکبێنایە جیا بۆایەتەوە لە دیموکرات پارتی و حزبی سوسیالیستی پێکبێنایە و ئێستا لە انتخاباتی 2020 لە موقعێکی ترابوو بەڵام سەرڕایوەش ڕێکخراوێکی تر هەیە ڕێکخراوی دیموکراتیک سوسیالیست in USA دیموکراتیک سوسیالیست in ئەمریکا کە بەتایبەت گەنجان زۆر پێوەی پەیوەست بوونەوە کرێکاران زۆر هەن ڕێکخراو لە زۆربەی شوێنەکان هەن ینی ئومێدیەوەی لێکرێکە گەورە بێت بەڵام هێشتا چینی کرێکارەوەی کە دیارە لە زۆر انتخاباتەکانیشە لە چێ لە هینی شارەکانە لە سەیتەکانە زۆر کەس کە بەخۆی لە من سوسیالیستە من کۆمونیستم ومانە هەڵەبژێرێ بۆ ئەندامی بۆ پەرلەمانی ستیتەکان بۆ پەرلەمانی شارەوانەکان کە ئەمانەش لە مێژووی ئەمریکادا بێوێنەیە ئەمانە هەمووی هەلومەرجێکی دڵخۆشکەرە بۆی کەوا چینی کرێکاری ئەمریکا ئەوە ڕاپەڕیوەتەوانێ و لە هەلومەرجێکی داوای ماف و دەستکەوتەکانی خۆیەکە ئەمریکا دیارە گەورەترین اقتصادی گەورەی دنیاە لە وڵاتی وەگەم ئەمریکادا ئەنی ئەمریکا هەندێک شتێ زۆر تیاینە دانیشتوانەکەی 330 میلیۆنە تقریبا 4.5% دانیشتوانی گۆی زەوی پێکدێنێ بەڵام 20% ئەوانی بە کۆرۆنا مردونە لە ئەمریکایە لە ئەمریکایە ساڵانە 4 تریلیۆن دلار بەکارێنێ بۆ وەزارەتی سەحا بۆ تەندروستی ئەمە گەورەترە لە هەر چیز وڵاتێکی تری دنیا ئەوە سەرف ناکات بەڵام وەزی سەحی تەندروستی ئەمریکا لە ناو وڵاتانی OECD لە خواری خوارەوەیە وڵاتانی وەک وڵاتی بەڵدر ئەمریکا
سەر ناکە بەڵام ئەمە ئەمریکایی کە هەمووی ڕۆ بۆ کەمپەنیە تایبەتەکان بۆ ئەوانی کەمپەنی دەرمان دروستکردن بۆ کەمپەنی ئینشورانسەکان بۆ خەستەخانەکان و بۆ دکتۆرە سپێشەڵیست شتەکانە ڕات ناڕوا بۆەوەی کەەوە ژیانی خەڵک چاک بکاون بۆ ژیانی خەڵک پێ بێت لە ئەمریکا داوای لاتۆگە کەسێک کرێکارێک نەخۆشبێتی تر ئەبێت چاوەڕێی مردن کە واقعانەوەی هیچ ناتوانێت بچێتە خەستەخانە و ئیمکانەت و شتێکی زۆریە بێت ئەوەی ئینشۆرانسی نەمە ناتوانێت بیکە و ماساتێکی گەورەیە لە ئەمریکا بەڕاستی ئەو قشتە چینایەتیە زۆر زۆر گەورە و فراوان بووە ڕاستە نەکە بە جێگایەکە یشتووە کە ئیمکانی تەقینەوەی لەکرێتەوەوانە من هەر بۆ ینی تەقیکردنی بازێک لەو شتانی کە باست کرد نەک تەقیق ینی ڕۆشن بێتەوە بۆ بینەران کە مەبەست چیە دیموکراتیک سۆشیالیستەکان سۆشیال دیموکرات نین یعنی حیزبی سۆشیال دیموکرات نییە دیموکراتیک سۆشیالیستەکان لە ئەمریکا کە حیزبێکی تازن و دەرکەوتون و بەشێکی زۆری گەنجان و لاوانی سۆشیالیست و بڵێن ڕێکخرا و هەڵسوڕاوانی کارگەریتیایە ڕێکخراو بوون و ئەوانە ئەم دیموکراتی سۆشیالیستە بڵێن حیزبێکە داوای سۆشیالیزمەکە نەگەوەی کە داوای هین بکە داوای کۆمەڵێک ئیسلاحات و گۆڕانکاری بکە سیستمێکی سۆشیالیستی بنیادنانی سیستمێکی سۆشیالیستی لە ئەمریکاوێ بەڵامی بە قسەی خۆیان بە شێوازی دیموکراتی ینی لە ڕێگەی دیموکراسێت و ئەوانەوە کە دیارەوە لە سەردەمی 10 ساڵی ڕابردووە یەک قەڵەمبازی زۆر زۆر گەورەیدا لە چەند هزار کەسێکەوە کە ژمارەی زۆر کەمبوونەوەە وازانم ئێستا عدد و ژمارەی ئەندامانی ئەنگەشتوەتە نزیکی 100,000 ئەندام لە سەرتاسەری ئەمریکایە زۆر بە خێراییش فراوانە بنەوە و وەکوی کە وەکو چۆنەڵێ ئاگر بەربووێتە پوش ئاوایە و ئەمەی تر بەرەو ئینەچێت شتێکی تر ئەزمونێکە من پێم خۆش ئێستا بچینە سەر ئەمە ئامر لەسەر ئەم مۆزوع قسە بکەین باسی هینە باسی ئەو پرۆژانەیە کە ئەم ڕۆژانە لە ئەمریکا دەرەکرێت چونکە بەڕاستی جوڵانەوەی سۆشیالیستی لە ئەمریکا و لە شوێنی تری شاگەر بێتەوە سەر پێی خۆی و هەستێتەوە ئەوانە ناتوانێت نەگەڕێتەوە بۆ دواوە و تەسفی حساب لەگەڵ ڕابردووانەکە ینی مەسەرەن ناتوانێت بۆ نمونە تۆ چین بە سۆشیالیست بزانی یاخود سۆڤێت بە سۆشیالیست بزانی تو ئەمڕۆ ڕوو لە خەڵک بکەیتوانە بڵێن با لە جیاتی ئەم سیستەمێکە لە ئەمریکای ئەمڕۆ هەیە بڕێنەوە سیستەمە دروستین کە مەسەرەن کاتی بریژنێف لە رووسیا هەبوو خەڵک جوابی ئەمانە نایەتەوە لەبەرەوە پیاچوونەوەیەک هەیە بەم بابەتەوە قسەکردن هەیە لەسەرەوەی کار سۆشیالیزمە بە معنای چی وێ یەکێک لەوانەیە کە زۆر لەم بابەتەوە تا ئێستا بڵێن بە ڕۆشنتر لە هەموو کەس من تا ئێستا کە بینی و مەقسەی کردووە ریچارد وۆڵفە کە تۆ خۆشت بابەتێکی ئەوت تەرجمە کردووە لە یەکێک لە چەند سایتا من بینیمە بڵاو بۆتەوە ریچارد وۆڵف باسی ئەزمونێکی تری سۆشیالیستیەکە باسی سۆشیالیزمەکە بە معنایەکی تر قسە لەسەر شێوازێکی تر لە سۆشیالیزمەکە کە لەسەر بنەمایەکی تر دروستە بێتوانە پێم خۆش سەبارەت بەوە زانیاری بە بینەران بدەیت ریچارد وۆڵف ئالتەرناتی بە سۆشیالیستەکەی چیەکە پیاچۆتەوە بە مۆزوعی سۆشیالیزم و ئەزمونە سۆشیالیستەکانی پێشووترە بەرحاڵەیەکێک لەو کارانێکەوە ریچارد وۆڵف خەریکێتی دیارە خۆی ڕێکخراوێکی بەناوی دیموکراسی ئەدوۆرک ئەو ڕخنەی لە سیستەمی سەرمایه‌داری ئەوەیە ئەڵێ مانای سادەی دیموکراسی ئەوەیە کە بڕیارێک ئەگەر تاثیر لەسەر تۆ دابنێ ئەبێت تۆ لەو بڕیارەدا بەشدار بی کە ئەو بڕیارە بدرێت ڕخنەی ینی ڕخنەیەکی لە سەرمایه‌داریەک دێت کە زۆر لە محەلیلانی ئەنی بەرگریکەرانی سەرمایه‌داریش تەنانەت بێوەڵامە بن لە بەرامبەریان ئەوان باسی دیموکراسیەکە نۆمانە ئەڵێ مانای دیموکراسی کرێکارێک لە ڕۆژێکە 8 ساعت لە باشترین کاتەکانی لە شوێنی کارە باتە سەر ئەبێ لەوێدا خاوەنی بڕیار بێت لەوێدا خاوەنی بڕیار بێت بە پێچوانەوە لە سیستەمی سەرمایه‌داریە دانراوە بۆردێکان داناوە لەسەرەوە ئەو بڕیارەدات کە 10 کەسن 15 کەسن بۆ کەمپەنیە کە جاری وایە 100,000 200,000 کرێکاری هەیە ئەو بڕیارەدات کە چی بەرهەم دێنێ لە چۆ بەرهەمی دێنێ و چی لەو قازانجاکە کە بەرهەمی دێنێ ریچارد وۆڵف ئەو بەدیلەی هەیەی ئەڵێ وەرکەرس کۆپەرێشن ینی هەوزی کرێکاری کە لە شوێنەکانە هەبێت دیارە و بۆ وەرکەرس کۆپە خۆی و سێ کەسی تر لەگەڵ یا هاوکارن ئیشەکەن لەسەرەما ئەڵێ زۆر لە هینی ئەمریکایە لە زۆر شوێنە کرێکاران پەیوەندیان پێواکات جاری وایە خاوەنکارێک خۆی ڕیتایرە بێت کە سوکاری ئەو خاوەنکارە
نایەوێت بزنسەکەی بفرۆشێت دێت ئەوان ئەمە چێت یارمەتیانەدات بزنسەکە وەک بڵێ ئەفرۆشنەوە بەچینی بەو کرێکارانی کە لە کارگەکە ئیشەکەن ئەکرێ بەناوی هەمویانە و هەمویان لەوەیە ئیشەکەن ئیتر ئەوان هەمویان پێکەوە بەیەکەوە بڕیارەدەن چی بەرهەم دێنن چۆنی بەرهەم دێنن لە شوێ بەرهەمی دێنن و ئەو قازانجی کەیکەن لە ئەو کاری کەیکەن خۆیان لەناو خۆیانە دابەشێکن و بڕیارەدەن بە دەستە جەمعی چی لێ بکەن. شت لێرە باس بکەم عامر ئەم بڵێن هەرەوەزی کارگەری فەرقەکەی لەگەڵ کۆمپانیاکە کە خەڵک بەسەرەن مەجموعەیە خەڵک پێکەوە شەریکن و خۆشیان لەوێ ئیشەکەن وانە فەرقەکەی ئەوەیە کە ئەم خاوەنانە یاخود ئەم کارگەرانی کە لەوێ بە شێوەی هەرەوەزی ئەو شوێنە بەڕێوە بن ئەگەر کەسێکیان کارەکەی جێهێشتووەمانە ناتوانێت بە شەکەی خۆی فرۆشێ یعنی تۆ تا ئەو کاتێک کە لە ناو ئەم هینایی ئەم تەعاونیە کارگەریایی تا لە ناو ئەم گروپیای تۆوانە کارەکەی تۆوانە پارە وەرەگری ماش وەرەگری مەسەلەن هینەکەت هەیە ممکنە داهاتێکی دیاری کراو یا خوشتێکی بۆ حسابکرێ وەختێک وازی لێ دێنەوەوانە بڕوا بەڵام ئەوەی کە بڵێن بە شەکەی خۆی بفرۆشێ بیدا بە کەسێکی تر کەسێکی تر بێنێتە جێگای خۆی لێ دایبنێتەوەوانە ئەو کارە ناتوانێت کانی فەرقی لەگەڵ کۆمپانیا ئەوەیە بەڵێ بەرحاڵ جێمی ریچارد وۆلف بەردەوام لەم کارانەیە کە باسی وەرکر کۆپەرێشنەکات نمونەیەک دێنێتەوە باسی هەرەوەزیەکی گەوراکە کە لە ئیسپانیا هەیە لە ساڵی 1956 قەشەیەک و 6 کرێکار لە ئیسپانیا لە دوای حربی عالەمی دووەم بۆ لەوەیە هەموو هەژار بوونە ئەم 6 کەسە کۆبنەوە ئەڵێن بەیەکەوە ئێمە خۆمان کارەکەین بۆ ڕەنجەکەی بۆ خۆمان بێت بەیەکەوە بڕیارە دەین چی بکەین چۆن بکەین بەرحاڵ ئەگەر ئەو کاتێ ئەو کۆپەرێشنەی و کاتە دروست بووە لە ئێستادا لە ساڵی 2020دا تقریبا 100,000 کرێکاری هەیە سێهەم کۆمپەنی کۆپەرێشنی گەورەیە لە ساوس لە ئیسپانیایە ئەم کۆمپەنیە کە پێڵێن مندرگان کۆپەرێشن مەنیجەکە مەنیجەی هەر شوێنێک کرێکارەکان هەڵێبژێرن بەعکسی ئەم کۆمپانیای کە ئێستا سەرمایەداری مەبەستە مدیرە ئەوەی کەوا هین بێت خاوەن کرێکارەکان هەڵێبژێرن ئەوان بڕیارەدەن کەی لاپچێ و ئەگەر خزمەتی نەکردنوین نەکردن لا ئەچێت و هیچ مەنیجەیەک سەرۆکی کەمپانیەکان لەسەری سەرەوە نابێت معاشەکەی لە 8 جار زیاتر بێ لە کرێکارەکان مەکسیمەم 8 جارە کە لە کۆپەرێشنەکانی ئێستای سەرمایەداریای بینین وە گوتمان کرێکارێک ساعاتێک $22 وەرەگرێت بەڵام لە ئەرەوەی باسی ئەو دیسکۆمان کرد کە کرێکارانی نانەوەخانەکان لەم ساڵی 21 لەم ساڵی 2021 $16.5 ملیۆن حەق دەستەکەیەتی بەرحاڵ جێرمی کۆربین کە بەداخەوە لە خۆپشاندانی لە هەڵبژاردننی ڕابردووی بریتانیا سەر نەکەوت ئەو لەسەر ئەم وەرکر کۆپەرێشنە بەرنامەیەکی زۆر تۆکمەوینی بەهێزی هەبوو وتی لە هەر شوێنێکە کرێکاران خاوەنکارێک بیوێ کۆمپانیەکەی بفرۆشێ ئەولەویەت ئەبێ بدرێ بە کرێکارەکان ناتوانێت بچێت بیفرۆشێ بار کەسێک ئەولەویەت ئەوەیە پرس بە کرێکارەکان بکە ئەگەر کرێکارەکان ڕازی بوون بکرێتەوە بیکردنەوە ئەوە بێ ئەولەویەت بۆ ئەوان بێت و دەوڵەت وتی دەوڵەت یارمەتیەدا چۆن قەرزەدا بە خاوەنکار و بە کەمپەنیەکانی تر دەوڵەت قەرزەدا بەو کرێکارانە کە بەو پارێک دەوڵەتیان داتێت کۆمپانیەکانکردنەوە و ئیشی تیاکەن و داهاتەکەی بۆ خۆیانە و قەرزەکەش لەبەرەوە ئەدەنەوانێ ئەمە گۆڕانکارێکی گەورە بوو کە ئەگەر جێرمی کۆربین سەرکەوتایە ئەو پیلانی جێگەی بگرتایە بەڵام ئەم دکتۆڵی ئەم وەرکر کۆپەرێشنە ئەوە نییە کە سیستەمی سەرمایەداری بەتەواتی لەناو بێت حتممە نەبێت چینی کرێکار دەسەڵاتی سیاسی بگرێت شۆڕش بکات تەواوی ئەم زانین چۆنە نقطەیەکی تایە خاڵێکی تایە ئێستا ئەم ئەمریکا باست کردم کۆپەرێتیڤ ئەم تەعاونیە کارگەریە ئەم هەرەوەزیە کارگەریەی کە لە ئیسپانیا هەیە تەمەمە لە دوای حربی عالەمی دووەمەوە کە دروست بوو ئەو منتیقەوەنە فەقیر بوون ینی نازانین چی بکەن بەڕاستی هیچ مەجاالێکیان بۆ گەشەکردنوانە نەبوو ئەم هەرەوەزیە کارگەریە منتیقەکەی بوژانە و نەکرد بوژانەوە ئێستا تقریبن ئەم هەرەوەزیە کارگەری ئیسیسماراتی هەیە لە شوێنەکانی تری دنیا پەلی کێشاوە ڕۆشتو بۆ لاتین ئەمریکان لە ئەمریکای لاتین و ئەوانەش مەسەلەن بزنسەکە قەزێکە لە چیایە یعنی هەرەوەزیە کارگەریەکە لە ناو خۆیان بەو جۆرەیە کە تۆ باسیەکەی مەسەلەن بەو جۆرە توانی بڵێ نمونەیەکی لە
پەیوەندی سۆسیالیستیانە تایە، پەیوەندیکی دیموکراتیانە هەیە لەسەر کاراوەی کە مەشروعەکەی ریچارد ڕۆڤڵێ دیموکراتیزەکردنی کار باشە ئەمەی تایە، بەڵام بۆ دەرەوەی خۆی ئەم لازار وەکو کۆمپانیەک تەعاملەکە کە لە بازاری سەرمایه‌داریە مەجبورە منافەسەی سەرمایه‌دارەکانی تر بکە، مەجبورە منافەسەی بازار بکاتەوەوانەوە لەم منافەسەیە یا ئەوەتە بە جۆرە لە جۆرەکان ئەبێ فشار و گوشار بێنێ بۆوانی کە کاری تیاکەن یاخود مەسەلەن بەرابەرێ بۆ شێوازی جۆر بە جۆر بۆ کۆکردنەوەی سەروەت و سامانوانی ئەوەتە ئیفلاسەکایتر، یعنی ئەم کۆمپانیا ئەم کۆپەرەتیڤە ناتوانێت پێشکەوێ ئەگەر بە ئالیەتەکان و بە میکانیزمەکانی سەرمایه‌داری کار نەکات، لەبەرەوە مەحدودیەتی تایە دیارە خۆی لە خۆیان ئەزمونێکی باشە کە تۆ بڵێن کارگەران خۆیان لە خوارەوە بتوانن بە شێوازی هەرەوەزی اقتصاد بەڕێوە بەرن، ئەمە زمینی سۆشیالیزم بۆ ئایندە زۆر فراهەمەکە زۆر سادەتر ئەتوانی سۆشیالیزم بیناکەی لە داهاتووەکەویش ئەتوانی بڵێ هەرەوەزیەکی گەورەترە لەسەر ئاستی کۆمەڵایەتیە کە هەمومان لەم کۆمەلگایە بەو ئەندازەی کە چۆن نەتوانین دەنگ بین لە هەڵبژاردنە هەروە دەنگیشمان هەبێت لە ئابووریە هەروە بەشیشمان هەبێت لە ئابووریە، هەنی مەبەستمەوەیە ینی ئەتوانی بەم معنایە ئەو کۆمەلگا سۆشیالیستی ببینی کەوە ئەتوانێت هەرەوەزی کارگەرەکان لە خوارەوە بینوین، بەڵام خودی خۆی لە خۆیە بەبێ بیرکردنەوە لە دروستکردنی حیزبی سیاسی، بەبێ بیرکردنەوە لە خەباتی سیاسی، بەبێت یەکشکاندنی دەسەڵاتی بۆژوازی سەرمایه‌داری دیارە بە سۆشیالیزممان ناگەینەوە. ئەمە یەکێکە لەو ئینتیقادانەی کە ڕیچارد وۆلفیش ڕوبەڕوویە بێتەوە. من نازانم تۆ ئەوەی تۆ ئاگاداربی ریچارد وۆلف چۆن جوابی ئەم پرسیار و ئەم ڕەخنا ناداتەوە. بەڵام ڕاستەکە لەژێر فشارایە بۆی کەوا زۆر جار پرسیاری لێکەن بەرنامەیەکی تریشی ئەڵێ ئاسک پرۆف وۆلف بەردەوام لەوانەی کەوا ئەندامی ڕێکخراوەکەین یان ڕێکخراوێکی تری پێگەنا ئەوانەی کە ئەبن بە ساپۆرتی ئەو ڕێکخراوە زۆر جار ماگانە پارێکی کەمە دەنەوەمانە پرسیاری لێکەن جواب بدەنەوە، بەڵام زۆر کەسی سۆشیالیست لە وڵاتانی ترەوە لە ناوخۆی ئەمریکایە کە هینی لێکەن پرسیاری لێکەن ئەو وەڵامێکی دروستی نییە، واقعانەوەیە لەو مێژووی سۆشیالیزم کە باسێکە لە بەرنمەیەکە لە ساڵی 2016 باسی کردووە ئەوڵێ ڕخنەیە کە لە سۆڤێتی شەیگرێت بە هەمان جۆرە ئەوەیە کە ئەو ئەڵێت ئەوە بوو کە ئەقتصادیان نەگۆڕی ئەبێت ئەقتصادەکە بگۆڕن ئەو سیستەمی بەرهەمێنانە نەگۆڕاوە ئەوە حەلەکەیە ئەبێت کە ئەمەی کەوا سیستەمی سەرمایه‌داری بەم جۆرە کارەکات ئەبێت بەتەواتی هەڵوەشێتەوە نەمێنێ و ئەو قازانجەی کە کرێکار ئەیکار ڕەنجەکەی ئەو زێدەبایە بێتەوە بۆ خۆی نەگەوەی کەوا خەڵکی تر کۆنتترۆلی بکە و بە کاری پێ و بکە و بڕیاری لەسەر بدە. دروستە بەرحاڵ بۆ ئەمریکا لە خودی ئەمریکایە مەسەن ریچارد وۆلف ئەڵێت لە چەند ساڵی ڕابردووە لە چەند ساڵێکی ڕابردووە بەقەدەر 40 ساڵی ڕابردوو کە خۆی پرۆفیسۆری ئیکۆنۆمیک بووە قساکە دیستا وەک بەردەوام بەرنمەیەکی هەیە هەفتانە لە ڕادیۆ لە یوتیوب بڵاوێک کاتەوانێ جۆگروهینی زۆرە ئەمە شەر بەشێکە لەو گەشەکردنەی چینی کرێکار کە چۆن کەسانی سۆشیالیست و دایانی تری وەک ریچارد وۆلف پیا بوونە باسی سۆشیالیزمەکەن پەرە بە بزنەوەی کرێکاری و کۆمونیزم و سۆشیالیزمەدەن هینێکی دروستە کارێکی باشە، بەڵام وەک تۆڵی حتمما حیزبی سیاسی بۆ چینی کرێکار ڕێکخراوی خۆی پێک بێنێ، نەقابی کرێکاری سەر بەخۆی خۆی پێک بێنێ کە ئەو ریفۆرمی کە لە 1930 کردی هەر بۆ ڕازی نەبێ و ئەبێت ئەو بێت کە دەسەڵاتی سیاسی بگرێتەوە و سیستەمە بگۆڕێت ئەوە ڕێگا چارەیەکە کە ئەبێت بیکات چینی کرێکار. دەستەکانە خۆش بە ئامر من لەوە زیاتر مادوود ناکەم سەعاتێکە بەرنامەکە و بابینەرانیشمان لەوە زیاتر مادوو نەبن. باسێکی زۆر بە پێزت کرد، زۆر زانیاری تیا بوو سەبارەت بە ئەمریکا و مێدەوارم بینەرانی ئێمە سوودیان لێبینی بێ. نازانم ئەگەر خۆت شتێکت بیر چووە باسی بکەیت و مەسەلێک نهاتوویتە تستەری پێم خۆشە قسەی لەسەر بکەی، ئەگەر نا بەرنامەکەمان بەرەو کۆتاییە چیتر. بەرحاڵ زۆر مەقسە کرد، منیش سوپاسی تۆکەم دەستە خۆش بێت بە بڕای من بە هیوایەوەی چینی کرێکار لە کوردستان کرێکارانی کورد زمان لە دەرەوانێ گرنگی بە مۆزەی ئەمریکا بدەن و دەرزی لێوە بگرن و بۆ خۆشمان لە کوردستانە بە تایبەت حیزبێتی چینی کرێکار ڕێکخراوبوونی چینی کرێکار خەڵک بەعام ڕێکخراو نییە
ئەمانە ضرورە کە ڕێکخراوبوون چارەسەری دەردەکانمانەکات و بەتایبەت حیزبیەتی چینی کرێگار لە کوردستانە زۆر هەندێک لەوانەی پێشوو لەو ڕۆشن فکرە لیبراڵانەی پێشتر دروست بوونە بە بیانی پارتیۆشێتیوانێ دژی حیزبێت قساکەن حیزبێت خراپە هەرچ حیزبێک بێ ناڵێنەوە حیزبێتی بۆژوازی خراپە دژی ئەنی خەڵکی کوردستان چینی کرێکا لە کوردستانە بەدەست ناڕێکخراوبوونی خۆیوانەی جیرۆ دەبووە بۆ ڕێکخراوبوون دەتوانێت کلیلی زۆر لە چارەسەرەکان بێت و ژیانی بەتەواتی بگۆڕێ و کۆمەلگا و ئایندێکی گونجاوتر بۆ کۆمەلگا بێنێتە پێشەوانی. من دووبارە سپاسی تۆکەم دەستە خۆش شەمەڵجیان. زۆر سپاس منیژەوە بڵێم دقیقا منیش هاوڕای تۆم حیزبی سیاسی وەکو ڕێکخراوی ڕێکخەران وەکو ڕێکخراوی و کەسانی کە خەڵک ڕێگەخەر نەگە و ڕێکخراوی ئەو ئەندامانەی کە تەبعیت لە خەتێکی فکری یا سیاسی دیاری کراوەکەن ڕێکخراوی ئەو کەسانی کە توانای ڕێخستی خەڵکیان هەیە ضرورەتێکە لە ئەمریکا ضرورە لە کوردستان ضرورە و بەبێ دام و دەستگایشی سیاسی واوە وەسیلەیەکی سیاسی وا خەباتی ڕۆژانەی کارگەرانیش بە جێگایەک ناگا واوەی کە ڕۆژێک بە دەستکەوتوەریەکی تۆوانە زۆر بچینە بۆ ڕۆژی داهاتوو لە دەستی دەربێن و لێتی بسێنەوە ئەوەی کاتوانە زەمانەتیەوە کاڵ و گۆڕی ڕیشەیە لە سیستەمی سیاسی وڵاتە کە بەبێ حیزبی سیاسی بەبێ حیزبی ڕێکخراوی ڕێکخەرانی چینی کارگەرەوەوانە ئەنجام نادرێ. بەرحاڵ دەستەکانی خۆش بێجارێکتر زۆر خۆشحاڵەکردم بەم بەشدار بوونەوە بەرنامێکی بەسوود بوو مسپاسی تۆکەم ئومێدوارم لە بەرنامەی تریشا پێک بگەینەوە ئامر بۆ باسکردن لەسەر بابەت و مەسائلی تر. بەڵێ عزیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان ئومێدوارم بەرنامێکی بەسوود بوو بێ. دووبارە داوا لە ئێوەی ئازیزەکەمەوە کە کەناڵی یوتیوبی هیوا سەبسکرایب بکەن دۆست و هاوڕێیان و ئاشنایانی خۆتان بەم کەناڵە ئاشنا بکەن و کۆمەکمان بکەن کە زۆرترین بینەر زۆرترین متابع لەسەر سۆشیال میدیا بتوانێت بەرنامەکانی ئێمە ببینێ تا بێگەشتنەوەیکی تر و بەرنمەیەکی تر بۆ باسکردن لەسەر بابەتێکی تر پەیوەند بە جوڵانەوەی کارگەری و کۆمونیستی و جوڵانەوەی ناڕەزاییەکان لە دژی دۆخی ئەمڕۆی دنیا و لە کوردستان تا ئەو کاتە بە شادی و کامەرەنگتان هەر بژین.